بەشی چالاکی وەرشیەکانی نووسینگەی دەستگای نووری حیکما لە شاری هەولێر کۆتایی باخو لە وەرشیە هاوینەکانی هێنا. ئەم ساڵ وەک ساڵانی پێشووتر دەستگاکە چەند خولێکی بە قوتابیەکانی لە وەرزی هاوینە کردەوە. بۆ ئەم ساڵیش کۆتایی بە خولێکی تۆپپێ و کیکبۆکسن و مەلاوانی هێنا. لە دوا چالاکی کۆتایی بە خولی تۆپپێ هاتکەوە بۆ 85 قوتابی کرابەوە و بەسەر نۆتی بە دواز دابەش کرابوون. دوای خولێکی فێرکاری ڕکابەری کەوتە نێوان تیپەکان و ماوەی 2 مانگ یاریزانەکان بەردەوام بوون. لە کۆتاییدا لاسی یەکەم تیپی ئاشتی و باوەڕ گەیشتنە یاری کۆتایی و ڕوبەڕووی یەکتر بوونەوە. تیپی ئاشتی بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک براوە بوو و بووە پاڵەوان. لاسی دۆم تیپی هەولێر واگرین کە گەیشتبوون یاری کۆتایی هەولێر بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ لاگرینی بردەوە بووە پاڵەوان. لە مەراسیمی کۆتایی خولەکەشدا خەڵات بەسەر سەرجەم یاریزانانی بەشداربووی خولەکەدا دابەشکرا. ئێمەکو دەستگای نووری حیکما بەشی چالاکی وەرشەکان بە هاوکاری و هەماهەنگی بەشی منداڵان نۆجوانان ساڵانە هەردەستین بەکردنەوەی خولی جۆرا جۆر بۆ فێرخوازان. ئەم ساڵیش هەستان بەکردنەوەی خولی مەلەوانی و خولی کینگبۆکسین و وەرا خولی تۆپێکا و کۆتایی خولی یاریەکان بوو لە تۆپی پێ. سپاسی دەستگای نووری حیکما دەکەین و سپاسی مامۆستا سیروان دەکەین کە کەم خولی لێو کردینەوە و لە ڕۆژ بەرزیدا لە هەموو شتێک فێر بووین و سپاسی مامۆستایەکان دەکەین کە هەمویان چاودێر بوون لە سەرمانەوە و هەموو کات قسەیان لەگەڵ دەکردین تا باشتر بین لەم خولە. یاریەکی زۆر خۆش بوو لە بینی یانەی ئاگرین و هەولێر. یاریەکە بەڕێوە چوو یاریەکی خۆش و گۆڵی زۆر تۆمار کرا و گەمەیەکی زۆر خۆشیان کرد. دەستیان خۆش بێ. سپاسی دەستگای نووری حیکما دەکەین، پاشان سپاسی مامۆستا سیروان دەکەین کە خولی بۆ کردینەوە هیوادارم بەردەوامن.